بربژارین سەرۆکاتی وێ هاوینێ هەمی هێزا خودانە ڕاکێشانە دەنگدەران. دروشمی ئێمە چییە؟ سەر لە نوێ ئەمریکا خاوەن مەزنایەتی بکە، ئەمریکای مەزن بکەوە. لێ پرسگیرێکا جددی ئەوە کاچاوە ڕێ لە ئیرانێ بێتە گرتن بۆ بدەسینانە چەکی ناوکی. ئێمە و ڕێکەوتنە خراپە لەگەڵ ئێران ئەنجام دەدەین کە جێگای بێڕێزیە و هەڵبەت دەکرێت کە یەکێک لە هەرە ڕێکەوتنە خراپەکان بێت بەسراوەتەوە بۆی سەرنجام چی ڕۆدەدات بۆی هەیە لە مێژووی ڕێکەوتنەکاندا یەکێک لە خراپترینیان بێت. بربژارێ کۆماریە لە پێش و دەوڵەمەند دۆناڵد ترامپ دەبێژیت وی شارەزایەکە باشە هەی ڕێکەفتن و کۆنترەکتاندا و ئەو یێ و باوەڕێک و نەهێلێ تەهران فێلان بکە. بربژارێ دیکەیە کۆماری مایک هاکابی سەردانە خوا بۆ ئیسرائیل ئەڤ ڕێکەفتنە شەرمەزار کرد و گوت مەترسیەکە ڕۆحن و بەردەوامە لەسەر هەردوو وڵاتین ئیسرائیل و ئەمریکا. ئەمە هیچ سەرنجامێکی نابێت بێجگەلەوەی وڵاتێکی لایەنگری توندوتیژی بەهێز بکات وڵاتێک کە بەردەوام نیشانی داوە مەبەستی پاکردنەوەی وڵاتانی دیکە لەسەر نەخشەیە کامە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەگرێتەوە. ئێران شوێنێک نییە کە ئێمە مامەڵەی لەگەڵ بکەین. فەرمانداری ویسکانسن سکات والکر ئەوجی هەفبیرە. وەک سەرۆک لە یەکەم ڕۆژدا ڕێکەوتنی لەگەڵ ئێرانێ بە کۆتایی دێنم گەمارۆکان دەسەپێنمەوە. فەرماندارێ بەرەیە فلۆریدا جێب بۆش پتر هشداریە دەدە. کارێک کە لە یەکەم ڕۆژدا نایکەم بۆ نمونە دڕاندنی ڕێکەوتنەکەیە. بەڵام ڕەنگ بێت پێویست بێت لە پێشتا لەگەڵ هاوپەیمانانمان قسە بکەین و ئامانجی خۆت بخەیە ڕوو. لە ئالیە دەموکراتان هەردوو ڕکابەر هیلاری کلینتۆن و بەرنی ساندرز پشگیری خوا دەدەن وێ ڕێکەفتنێ. ئەم ڕێکەوتنە بربەستێک لە پێش پرۆگرامی ناوکی ئێران دادەنێت بەڵام ئێمە هێشتا نیگەرانی یەکجار زۆرمان سەبارەت بە ڕەفتاری خراپ و کردارەکانی ئێران هەیە. هەندێک ناودارن دموکراتان لە دژی ڕێکەفتنە ڕاوەستانە لێ پرانیا دموکراتان پشگیریە لێ دەکەن. ئەڤلەوەی دەمیدایەک و پرانیا کۆماریا بەتوندی لە دژی وێنە. ئامانجی یەکەم بۆ دیموکراتەکان دووریکردن لە دوژمنایەتی دەستپەجەیە. ئامانجی یەکەم بۆ کۆمارەکان تۆزێک جیاوازی هەیە. ئەوان خوازیاری گوشارهێنانی زیاترن چونکە باوەڕ بە ئێران ناکەن بۆیە باوەڕیان پێمەکەن. ئەوان بە قەنەعات گەیشتون کە ئێران بە پێی ڕێکەوتنەکە ناچێتە پێش. کنگرسی هەفتەی مەهانە دیار کردیە وەک داوی ڕۆژ بۆ پەسەندکردن یان نەکردنا ڕێکەفتنێ. ئەگەر کنگرس پەسەند نەکرد چێ دەبێت سەرۆک ئۆباما وێ بڕیاری ڤیتۆ بکات. بۆ هەنۆکە وەسا دیارە کۆماریا هەندەنگینە لە هەردوو جواتین کنگرسی ڕێگریە لێ سەرۆک بکەن. باپیر مەحموود دەنگی ئەمریکا.